بەردەوامکردن لە ڕادیۆی میلی گەڕیان پەیوەندی بکە بە ژمارە مۆبایلی 0970 470 52 64. ڕادیۆی میلی گەڕیان دەنگی زوڵاڵی هونەرمەندان. چون بزیم به تو گلیم آروی نگذران بیم
باشما يالبيدا بردس آيال برا هاي وياريم ملهم يكيم بورميم بورلك ايزام ديارم من دنايا ليان كبوي وليلة لقوي وزرعياني شابي ما يستو خليلي أو كل يوم يعلي بخير شاوك يم تايا كي وكوي ومجنون نيشي دنايا لك يوم هر لسا يشيرتي كديمم بوفاي علي بخير باشما يالبيدا بردس آيال برا هاي وياريم ملهم يكيم بورميم بودلك اي زايان دەم خۆش کاگردەڵان قاسمی خۆشەویست دەست خۆش مامۆستا عەبدوڵای کەریمی ئوستازی بەناوبانگی ڕیتم و جۆزە و کەمانچە بە قەولی خۆیان کاکە بەختیارجان دەست خۆش بەبەوە ئیقاع جوانە خۆشەویستان بیسەرانی ڕادیۆی گەڕیان بینەرانی گەڕێنێزی بینەرانمان لە سۆشیال میدیا لە پەیجەکان لە هەموو تەواوی چەناڵەکانمان لە تەلێگرام و لە یوتیوب و لەو شوێنانی کە ئەمان بین ئێستا سڵاوی خۆتان لێبێ خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی هونەرستان بە خزمەتان ئەگەمەوە ئەمڕۆ میوانێکی زۆر ئازیز و خۆشەویست دامانە ئەو کەسە خۆشەویستەی کە هەموو کات لە هەموو بەرنامەکانی گەڕیانە هەموو کات دڵسۆزانە لەگەڵ ئێمەیە بوو هەموو کات پشتیوانمان بۆ لە سەرەتای دامەزانی ڕادیۆی گەڕیانەوە کۆمنتبارانیە کردین بۆ پشتیوانی بۆ پشگیری ئەمە ئەوش هونەرمەندی دوورە وڵات هونەرمەندی خۆشەویست بودن خۆشمان کاگەردەڵان قاسم من حەزەکەم پێی بڵم ئەردەڵانی ماملێت چکە ماملێت تازە بووە بە پاشگیری زۆرێک لەوانەی شوێن کەوتو ڕێبازی مابلێن یاخوا بەخێربی کاکەردەڵان زۆر سپاس کاک جەزاجیان منیش لێرەوە زۆر سپاسی بەڕێزیەوە ئێوە بەڕێز دەکەم بۆ پێشوازیتان بۆ ماندووبوونتان بۆ کارمەندە بەڕێزەکان بۆ ئەم بەڕێزە خۆشەویستانە کە ماندووە بن لەمڕۆ لەگەڵمانە هیوادارین ببین بە میوانێکی خۆشەویستی ماڵەکانتان زۆر سپاس بۆ بەڕێزی کاکە جەزاجان هەموو کاتێ تۆ ماندوو بووی هاوکاری هونەرمەندان بووی دڵسۆزی هونەرمەندان بووی جێدەستە هەموو کاتێ دیار بووە و من لێرەشەوە ئەبێ پرسە و سەرخۆشی خۆم دووبارە بکەمە بۆ بنەماڵەی هونەرمەندی گەورەی کورد مامۆستا محەممەدی ماملێ سەرخۆشی لە هەموو خانەوادەکەیانەکەم هیوادارم خاتو ئامینە بە باشی بەرین شاد بێ جێی بەهەشت بێ بزەبت کە تۆ گۆرانەوە یادی بەخێر من دڵم پڕ بوو بۆ حەسرەت پڕ لە حەسرەت بوو بۆ کۆچی دوایی دایکی داوم ناو دایکی هەموو هونەرمەندانی کورد باوەڕتانە بێ پێرە کاک بەرزانی خاڵی خەڵوز و کاک ئەردەڵان بەی ساحەت تۆ شەیریکە بۆی حەزەکەم تۆ شەیریکی بۆ هاوڕەکانە لەوەی منە هەیە پێرێک کاک بەرزانی قالی خەڵوزم نابوو لەگەڵ ئەمین شێرکۆ کە بەڕاستی دوو کەسی خۆشەویستی خانەوادەی مابلێن باسی وایان بۆ کردم کەەوە ماڵی مابلێ زۆر جار بەقەدەر یەک تەچی شێخانە بەس خەڵک لێ هەواداری مابلێ کە لێبوون لەسەر سفرەکانیان ئەمە شەیرە لە ئێوە بە ئەڵمانی چەندین خۆشەویست و ئازیز جاریوە بە ینی حەدەسێکی بۆ جێرامەوەتی جارە چامل لێ بانگێش کرابوو بۆ ناخواردن بۆ ماڵی ماملی نەمر وتی کە چوومە سەرەوە 30 کەس دەسە سفرەکە دانیشتبوونانێ خۆتە ماشەڵامە تەچی شێخ بۆیە هەموو کاتێک ماملێ ئەتوانم بڵێم
چەند ڕۆڵی هەبووە چەند خزمەتی هەوادارەکانی کردووە ئەوەنش ئامینەخانمان دوو بوو لەگەڵ هەواداران و ماڵەکەی و بەتاکید جێدەتی ئامینەخان معدەل دیار بووە ئامینەی مەولودیان بەجێ هێشتینەوە بێ بە دەڕۆژێک منش پرسە خۆشی خۆم ڕاگەێنم وەکو تۆ بۆ خانەوادی ماملیە بۆ کاکەوریای ماملیە بۆ کاکچێ هەوڕێ بۆ کاک چالاک بۆ کاک عەبدوڵای ماملیە کاک خسرەوی ماملیە هەموو ماملەکان بۆ کاگەردەڵانی ماملێژ بۆ ئەمیش لەبەرەوەی هەرۆکو کوڕێ و ماڵەوەە من نەزانم بکە چەند تێکەڵاوەتم بۆ یەک بێکیان هەوڵی نەبڕۆ لە پەیوەندەکانمانە کاگوریای ماملێ وەرگرین ئەگەر بۆمان وەرگیرە لە کۆنتترۆل دوایی ئەوش ئێتە ناو بەرنامەکە و قسەی لەسەرەکەین لای خۆمە بە خێراتنی گەرمی هونەرمەندی بەتوانایی ڕۆژهەڵات و باشوور و هەموو کوردستان مامۆستا عەبدوڵای کەریمیە کە مامۆستاجیانەیە خوا بەخێربی بە ئامێرە جوانەکەی بە جۆزە ئەوەنەی تر گۆرانەکەی ماملی هەر بەم شێوازە بۆ بۆیە حەزمان کرد بەم شێوازە پێشکەشیکەینەوە کاگەردەڵان تۆ لێ لەگەڵ کاری ئێمە کورد پێڵەن فیتەری لێ پێڵە میکانیکی یا هەر شتێکی پێڵێن بەدەم پیشەکەتەوە لە شاری بۆن لە ئەڵمانیا چۆن پەرە بە هونەرەکە دەیت چۆن دەرفەت هەیە جارە بەرنامەی هونەری بکەنیە هەر لە بەدەم ئیشەکەتەوە ڕۆژانە گۆرانی وڵار بەدەم ایشەکەوەیە تەبعاً بۆ یادەکانی کاک محەممەدی ماملێ بۆ بەخشینی خەڵاتەکان لەلایەن مەڵبەندی هونەری ماملێەوە من لە بە بەخشینی کاخەلیل غەمجین خەڵاتی هونەرمەند بۆ خەلیل غەمجین بوو بەڵێ من بەشداریم کرد لەوێ چەند گۆرانیەک کە کاگوریاوان هەمویان بەشدار بوون لە کۆڵن بوون لە ئەڵمانیا بوو بەڵێ لە یادەکانە من وە لە هەموو لە یادەکانی کاک محەممەدی ماملێشە من بە بەرنامەی بە دوو بەرنامە لەگەڵ یەک دوو برای خۆشەویستمان کاک نەزمەدین بە کەمان و کاک ڕزگار بە سازەکەی بتوانین بە گوێرە پێویست ئیتر بەشدارە بینێمە بەڕاستی من ئاشنایەتی من و تۆ بەوا گەڕێتەوە سوفە لە پێیجەکان ئاگەڕام شتێکی تۆم بینی گۆرانێک دانیشتێک و زۆر دڵم خۆش بوو بەس کەسێکمان لەگەڵایە هونەرمەندێکی دێرینی ئەم شارە هونەرمەندێکی دەنگخۆش و مەقامزان و دەنگزوڵار پێما بە خزمەتی بە کاگەدڵانیشەکە کاک کاوەی وەستا عەلی هاوڕێی دێرینم کاکاوە سڵاو لێبێت سپاس دەکەم کاکژیان سپاس بۆ ئەو بەرنامە جوانەتان و بۆ میوانداری کاک ئەردەڵان زۆر زۆر خۆشحاڵ بووم بڵێ زۆر زۆر خۆشحاڵ بووم کاکتان ئەزانن هونەر ڕێگەیەکی زۆر سەختە دەبێت کۆڵنە دەربیت بۆ پێشکەشکردنی هونەری جوان پێویستە مۆشی کوردی خۆمان بپارێزین هەوڵ بە ئامێرە کوردیەکان بیان بکەین ئەگە بە ڕۆژاواییش بێ بەمەرجێ تەکنیکەکەی کوردی بێ خۆشبەختانە کاگە دەڵان خاوەنی دەنگێکی جوان و تۆنێکی جوان و دەنگێکە لە سروشتەوە یان بەڕاستی ئەو گۆرانانی پارێ خۆشبوو مامۆستا محەممەدی ماملێ زۆر بە جوانی ئەدای ئەکا و توانێتی گۆرانەکانی ماملێ بە ئەحساسێکی جوانەوە بیلێ زۆر سپاس مامەکەوەی هیچ بەرنامەکە و یەک شتیش هەبوو حەزم کردێ دەستنیشانی کەم ئێوە وەکو خۆتان کاکسا وەکو ستافی خۆتان وەکو کەناڵە جوانەکەتان و کاگاوکار و ئەو برا بە ڕێزانەی کە لە مۆسیقاریەکان و ئەوانی لە پشت کامێرەوانێ توانیوتانە بە یەک چاوسەیری هونەرمەندانی تاراوگەش و هیناوی شەوانێ و ئەمە جێ خۆشی بەڕاستی وڵا بێگومان هەروەمان کرۆ کاکاوە گیان زۆر هەموو ڕەنگەکان لە ئێمە خۆشەویستن هەموو دەنگەکان هەموو سایلەکانی هونەر بە یەک چاوسەیرەکەین ئێمە بەس ئەوەی کە هونەری ڕەسەن بپارێزێ بێگومان بە تەشید زۆرەوەتەوە ڕاستە دەستان خۆش بێ کاکساجیان زۆر سپاس و هیوادارم گوێمان لە گۆرانی تر بێ و دەستخۆشی لە کاگەدەڵانەکەم و جوانەکانە بەخێراتنەوە یەکەم زۆر سپاس برای عزیزم زۆر سپاس کاکاوی دڵخۆش و بەڕێز من پێم خۆشە بچینە لای گۆرانێکتر سپاس بە کاکاوە ئەنجا دوایی گفتوگەکانمان تەواوکەین و یەکێ لە کۆمنتەکان هی هاوڕێی خۆشەویستمان دیارە کە سوکاری کاکە ئەردەڵان خاتونەسرین زۆر سپاسیەکەین زۆر کۆمنتی جوانجوانی بۆ نووسیەوە کاک سامان عەلی کاک سامانی حاجی عەلی هونەرمەندی بەتوانە کاکێ من چوارباخی لە ئەڵمانیەوە دوای هەوڵەیەم کاگە دریسی بێدارانی شەو هەمویان نەسرین قاسم لایۆن قاسمیش ئەوە لاواتی هەمووی برا و کەسر عشرتن چاوی هەمویان ماچەکەم ڕێزمەیە بەوەر هەمویان لە سایتی کوردنووس و کاگە دریسی بێداران و هێمن چوارباخی دوای وەڵامی هەمووی نەچینەرەی گۆرانێکی تر گۆرانی دووەمان چی گۆرانێکە باڵەخانەی بەسەر چاو
باڵەخانەی بایارە و ساتیم باڵەخانەی بایارە و ساتیم زۆر جوانە چایەرخیە ڕووماتی عالەیەم سوتەیە لەیە حەسرەتیم وەرە وەرایە تۆ یارمی نازدارمی شادی دڵی هەیغەیەم بارمی شادی دڵی هەیغەیەم بارمی غەمی خۆمی ئیزغایانی تۆمایە غەمی خۆمی ئیزغایانی تۆمایە غەم بارمی بێن وەیان جەڕۆمە عاشقی دووچایەوی تۆمایە وەرە وەرە تۆ یارمی نازدارمی شادی دڵی هەیغەیەم بارمی شادی دڵی هەیغەیەم بارمی شمال ورايا يا رستوايا شمال ورايا يا رستوايا زلفي فريشة يا كدوا كيدا يا غشا يا منيك وشوايا ورا ورايا تو يارمي ناس دارمي شاديد الله يغيم بارمي شاديد الله يغيم بارمي دەستان خۆش بێ مامۆستا عەبدوڵای کەریمی دەست و پەنجە زێڕێن و کاکا بەختیار دەم خۆش کاگە دەڵانجیان بەڕاستی میلۆدیەکانی ماملەیە دوێنە کامانویست خۆمان ئامادە بکەین یعنی ئەگەر بە حەزەکانی خۆمان بووە بە 50 گۆرەیمەدانەیە چکە ئەمانویست دانێک فەزڵگەین بەسەرەوەیترە ئەمەنە جوانن وەکوای لە باخێکا بی مامۆستا ئەو هەموو گوڵە نازانێت چی اختیار مامۆستا تەنانەت ئەمەی کە من بیستومە ئەمەی ئێسان باڵەخانەیە ئەمە دیارە کاک بەرزانی قالی خەڵەزوان لە خاک مۆسیقایان بۆ دروست کرد کاتی خۆی بێ مۆزیک بۆ چەند گۆرانیەکی ئەتوانم بڵم بەڕاستی مامۆستا زۆرم پێخۆشە هەندێک شاکار هەیە بە گوناحە ئەو شاکارانە هەندێک شاکاری بەجێشتەوە بێ مۆزیکە گەر ئێستا مۆزیقای بۆ بچەندرێ بەڕاستی بێ بە شاکارێکی زۆر زۆر بەداخەوە کاتی سەردەمی کاک محەممەدی ماملی ئەو پێشکەوتنە نەبوو وەکو ئێستاژنا زۆر زۆر لە گۆرانەکانی ئەو کابراش بەڕزدی کاک جەزا کاک محەممەد خۆفرۆژ نەبوو کاک محەممەد یەکێک نەبوو خۆی تەستیمی ڕژێمەکەی ئێران بکە هەر بە کوردەتی مایە بۆی نەئەچوو نە ئیزداعەکان نەش هەر لە کونجێکی ژوورێکە ئەم گۆرانە خۆشانەیە سڕی بە دوو ئالەتی بەسیتەوە کە ئێستا ئاوا ئەو خەڵکە گوێبستی گۆرانەکانێتی قوربان بزەی هاتێوەتی جەلادی خوێڕی بەدەستی خۆت پەتت هاوێژە هەستۆم ئەوە پەت نییە میداڵی ئیفتیخارە کە بوومە قارەمانی میلەتی خۆم ئەمەیە دووەمیان لایلایەکەی کە کاتی خۆی کردێتی و لایلایی کە بۆ کوڕەشەی دەکەی یعنی بەڕاستی من گریانێکە گوێ لە هەندێک گۆرانیە گرم ئەو هونەرمەندە ئەگەر باسی هەز لووتکەی بکەیت لە لووتکەی هونەرە لە لووتکەی هەڵوێست و جوامێریە بووە ینی بەڕاستی مڵکی هەموو نەتەوە کەمانە هەتا دنیا ما بێ بە نەمرێمێنێتەوە
سەرباز بوو لە وەختی ئێمە مامۆستاجیانکە تۆزە بەدەنگی بەرز بەشتی بەشم دەنگەکە بڕوات هیکە مامۆستا عەبدوڵڵا دەنگ دەڕوات باس بە تۆز دەنگ سەرباز بووین بەڵێ ئەو وەختەی سەربازیش خۆت زانی من لەوێ بەسەر سەرباز هونەر بووین لا هین بە ڕزایە بووین وەرەمیان وەڵا لەگەڵ کاکەیمێک برادرمانەیەتر ئەو خەڵکی مەهاباد بوو ئێمەی برد بۆ وێ یادی بەخێر یەکدار کەمانچە بۆ گەمە لەگەڵ برادرێت تار بووی سڵ ئەو مەسن نەماوە ینی ئەو برادرە خەڵکین بۆ هەمەدار بوو چوینە ماڵیان ئەو خانووی ئیسان زۆری پێخۆش بۆ نییە مەسەرەن دانیشتم جایز مەسەر ڕسمەکەی شیمەیە زۆر عجیب تیمشای ئەم بەسەر ئامێرانەیە کرد وجەک دانە گۆرانیمان خوێنەوەتان و ئێستا تەجیرانە بوو کاسەتەکان وابزانام کاگوریان بوو یادی بەخێر ئیتر تەجیریەکەی تا هەڵی گرت ناگەم بەکەس یعنی وتینی خۆیانە لە ئاسوادانە ئەمە یەک دووەمین جاری لە ماڵ یادی بەخێر مامۆستا هێمن بوو کە خۆی نەما بوو ساڵیانێکیان بۆ دانا بوو دووەمین جارش لەوێ دیم مامۆستاحەتی چم لەوێ دی شارۆ یاخۆ خۆزگەم بەخۆت خۆزگەم بە تۆ کە لە نزیکەوە لەوێ بەداخەوە من هەموو ئاواتێکەوە بۆ بەداخەوە من نەمتوانی پێیان دەستوچاوی تۆ خۆش بێ کاشێکۆ شێخنووری خۆشەویست لە پێشمەگە دێرینەکانی دانەبراوەکان داکۆچکاری سەرسەختی خەباتی سەرسەخت دنیای گوڵی نردووەزانێ شەن هەواداری ماملەیە ئەو لە ماڵی ماملەی پێکەوە ناوە لە قەڵازێ هاوکاری برادرانی قەڵازەکە ئەو پیاوەژی چەکە لە هەوادارە سەرسەختەکانی ماملەیە ڕێزمانێ ئایا کاکدابانوە نازام لە کۆنتترۆل تۆ بڵی کاگوریای ماملیان بۆ وەرنەگیرێت لە بایبەرەکەەوە حەزەکەین بێتە ناو بەرنامەوە چکە حەزەکەین پەیوەندی پێ بکەین کە کاک ئەردەڵانجان خۆت لەگەڵ خانەوادی ماملیا هیچ بیرۆلێک کتێبێ من بەس لەگەڵ کاگوریای ئەوان ینی پەیوەندیم هەیە زۆر لەگەڵ لە کوردستان بووی من دەمێکە من یەکێکم لە ئەزانین لە نەخۆشەکانی ڕێبازی ماملێم پێمان نەخۆشی ماملێ و گۆرانی ماملێم پێشتر تۆم نەناسی و پێشڕاپەڕین ئایا تۆ پێشڕاپەڕین یا کە چیتە دەرەوە خوددایە ئەم گۆرانی ماملێ و ئەوانە کاک دەزانم ساڵی هەشتا سێ بوو من لەگەڵ کاگەحمە و برای کاک محەممەد ئەحمەد ڕەزا لە تیپی مەولەوی ئەو وتی ئەبێ بێ بۆ ساڵی هەشتا سێ بوو کە پەیوەندیم کرد بە تیپم لێوە ئەو کاتە مامۆستا حەمەد سەعی بەرپرسی تیپی مەولەوی بوو من کە چووم بەس بەداخەوە من لە بواری ئیش و کارەکەم نەمتوانی ئەوەنگا بەردەوام خۆم لابەلای ئیشتی خۆم تەجیلە کرد و کاری خۆمم مەکرد بەس ئەوە نەبوو خۆم بەڕاستی بناسیێنم بە تەواوی ئیتر کە چوومە ئەوروپا بە خزمەتی کاگوریا ئەوانیش گەیشتم جویان لە دەنگم بوو هات جوان لە دەنگ و گۆرانی شت بوو ئیتر داخەڵ بووم وتم بعد تازە بناسیین کاکەوریای ماملێ کاگوریاجان سڵاوی دنیات لێ بێ و لێرەوە پێشەوەی کە تۆ داخڵ بین من سەری ڕێز دانوێنم بۆ خانەوادەکەتان و درود بۆ جانی ئامینەخانە نێرم بۆ دایکی بەڕێستان و دایکی هەموو هونەرمەندانی کۆ سڵاو لێ بێت سڵاوتان لێبێ هیوادارم باش و سلامت بن سپاس بۆ پەیامی پرسە سەر خۆشیەکەت کاکە جەزاجیان حرمەتم هەیە بۆ هەموو هونەرمەندانی بەشدار بۆ کاکە ئەردەڵان بۆ کاکە عەبدوڵڵا و کاک بەختیار هیوادارم سەرکەوتوو بن هیوادارم دیسان مەرجی ئازیزانتان نەبین و لە دەرد و بەڵا بە دوور بن خۆشحاڵ بووم کە من ئەو ڕۆلێر لە خزمەتاندان پێم خۆش بە پێم خۆشەکە میوانی ئەو بەرنامە جوان و خشبیلانەیە میوانی ئەو بەرنامەیەم کە ساڵیانێکە بەڕەنج و تێکۆشانی کۆمەڵێک هونەرمەندی زۆر زۆر تێکۆشەر وەک کاک جەزا ئەو بەرنامانە بەڕێوە دەچن لە سلێمانی من بەڕاستی بە شانازی دەزانم کە بەشدارم و سپاس کە منی بچووکتان خوێندەوە بەڕاستی کاگوریاجان ئێمە هەموو کورد خاستە هونەرمەندا قەرزاری هونەری ماملێ و خانەوادەی ماملین بەڕاستی ئێوە شانازیم بۆ هەمونەتەوەکەمان ماملێ سیمبۆڵی هونەری کوردیە سیمبۆڵی هونەری پاک و بە هەڵوێست و جوان و کوردایەتیە لەبەرەوە هەرچیە بکەین ئێشتا ناگەینە ئاستەوەی کە بتوانین پاداشتی ئەو هەموو ڕێباز جوانی مامۆستا ماملێ بینەوە باز لە گەورەیتان کاکە جان ئەوە خۆی ئەوە دەگەێنێ کە ئێوە چەند لە بواری ئەخلاقیشەوە لە بوار ڕەوشتیشەوە هونەرمەندن بەڕاستی کاک جەزاجان ئێوە بەردەوام پشتیوان بوون بەردەوا تێکۆشاون من کاتی خۆی لە یاد من لە سلێمانی بۆ یەکەم جار کە بە خزمەت جەنابەت گەیشتم برادرێک فەرموویەتی ئەوە کاک جەزایە ئەوە بۆ خۆی سەرخۆشی ماملەی داناو کاتی خۆی کە ماملێ ئەمری خوای کردووانە کاک جەزا لێرە بە بەرپرسیارەتیەوە بە هەستێکی هونەرمەندانە و نەتەوەی میلیەوە خۆڵی هەڵماڵی و سەرخۆشی داناوە ئەوە خۆی نیشان دەدا کاک جەزا چیە خۆی نیشان دەدا کاک جەزا قەڵغانێکە کۆڵەکەیەکە پشتیوانێکە بۆ هونەری کوردی بۆ هونەرمەندانی کوردی
من بەش بە حاڵی خۆم ئیفتخار و شەنازیتان پێ دەکەم هیوادارم هەمیشە بەردەوام و سەرکەوتوو بن. زۆر زۆر سپاس دەکەم کاکە وریاگیان. زۆر سپاس کاک وریاگیان، ڕێز و حرمەتم هەیە بۆ دە لێرەوە تا بەندەم کاگەڵوان ئەمڕۆ ئەزانم سیحەتی زۆر تاو نەبوو، ناساغ بوو. خوا سەلامەت بێ ئینشەڵڵا. هیوای تەندروستی باشە بۆ خوازم کاک وریاگیان، ڕێز و حرمەتم هەیە. زۆر سپاس بۆ کاکە وریا. بێگومان من بۆ پێشڕاستکردنەوەی وتە جوانەکانی ئەوەی کە خەڵکی سلێمانی بێزانە پرسەی مزگەوت 2 ڕۆژە، بەس من 3 ڕۆژە سەرێک لە مزگەوتی سەریمبەک پرسەم بۆ مام لێدانا 3 ڕۆژ. یعنی باوەڕتانە بە پرسەی باوکیشم بۆیە هەر ئەوە نم بایەخ پێیەوە کە بە ئامادەبوونی چەندین کەسایەتی وەزیر و بەرپرس و شاعیر و ڕۆشنبیر لە پرسەکەی بەشدار بوون. کاک شێرکۆ شێخ نوورین سێتی بزەی هاتێ وتی جەلادی خێڕی بە کەیفی خۆت. من جایەکترەواڵێ مۆچکات هەموو کا دەگریم کە جێم لە گۆرانی بە کەیفی خۆت پەتت هاوێژە ئەستۆم باوێژ ئەستۆم. ئەوە پەت نییە میداڵی افتیخارە کە بوومە قارەمانی میلەتی خۆم. شعری مامۆستایە من نازام کاک شێرکۆجیان ماملێژ ئەوە بەخۆشی خوێندوێتی کە بەڕاستی هەرگیز لە یاد ناکرێت. کۆمنتەکان زۆر زۆرن. ئیدریسی بێداران خۆت یەک دنیا گوڵی درەنگ هاتیەجینا بە دەنگە زڵاڵەکەی شعرەکانمان داخڵە کرد. کاگوریا لەسەر خەت ماوە خەجاڵەتم کاگوریا گیان بمان بەخشە منە بزانین لەسەر خەت نەمابووی هەت پەیامێکت مابێ بۆ ئێمە هەز ڕێنماییەک هەز ڕەخنەیەک پێشنیارێکی خێنە سەر هەردوو چاومان بۆ بەرنامەکەمان بۆ ڕادەکەمان دەکەم کاکە دەزاجێت. سپاسان دەکەم دیارە کاگەردەڵام باسی کەمێک ناسازی منی کرد ڕاستدا ئەوڕۆ کەمێک ناساز بووم بەڵام بڕواتان بێ لێتان ناشارمەوە کە بەرنامە جوانەکەتانم دی پڕ بەدڵ ئەدیژانم لە بەدەستەدانەما بەڕاستی زۆرم پێ خۆش بوو بەرنامە جوان. دەنجی کاک ئەردەڵان هوەری ئەو هونەرمەندانە بەڕاستی خەمڕەوێن بەڕاستی ژان و ئۆف لە بدەن دەردەکە. من نازانم من کەم بخۆم بەش بە حاڵی خۆم دیمەنیەکی جوان لە دەنجی کاک ئەردەڵان بەدی دەکەم کە حەسێنەوەیە ینی کە ئۆخژینی دڵ و دەروونە بەڕاستی. من بە ئارتەخای نازانم بڵام چی من شانازی لە دەنجی کاگەردەڵان دەکەم و هونەری هونەرمەندان پێم خۆشە شتێکی عرض بکەم کاک عەبدوڵڵا شتێکی باس کرد بەڵا ڕاست دەکەم من خۆشحاڵم دێرە بە خزمەت کاک عەبدوڵڵا دەگەمەوە. ئەو شەوە قەت لەبیرم ناچێ ڕاست دەکا کاسێتەکەش لەلای من هەر بەردەوام هەر ماوە بەڵام کاسێتەکە نەختێک خۆمانەیە و نەختێک جووریەکە دەبێ کاری لەسەر بکرێ و بڵاو بکرێتەوە. ئەو شەوە قەتم لەبیر ناچێتەوە بەڕاستی کاک عەبدوڵڵا ڕاست دەکا ئەو شەوە شەوێکی زۆر خۆش بوو. هیوادارم دڵم گەشایەوە کاک عەبدوڵڵا بەڕاستی بە خزمەتان گەیشتنەوە لێرە زۆر زۆر خواهش دەکەم سپاسان دەکەم مەمنونم. هیوادارم ڕۆژێک بێ بتوانم ئەو کاسێتەی بڵاوکەمەوە کەمێک دەستکاری بکەین و ئەوانە تووشی هاوە بۆ بڵاوکردنەوە نابێ بەڕاستی. بەڵام شتێکی زۆر دەگمەنە زۆر تاریخی ئەمام لێ ئەو کاتی سەرەتای نەخۆشیەکانی بوو بەداخەوە سەرەتای نەخۆشیەکانی بوو زۆر کەمێک چی پێ دەڵێن ئەوە بێ قەرار و ئەوانە بوو بێتاقەت دەبوو ینی دیارە بێ ئەمەش ئەو کات نەمان دەزانی کە ناز و نەخۆشە نەخۆشیەکەی ئالزایمر ئاوایە فرامۆشی پێ و نازانی ئەوڵەکانی دەفەرسووە من دیسان خۆشحاڵم کە کاک عەبدوڵڵاش لێرە دەبینەوە ڕێز و حرمەت بۆ کاک بەختیاری شەرەوەت. زۆر سپاس دەکەم. ئێمە لای خۆمانەوە سپاس دەکەین بۆ بەژاریەکەت زۆر بەرزەی نرخێنین کە تۆ تەندروستیشی تەوانە بۆ کاتۆ بۆ ئێمە بەخشی چاو ماچەکەم کاکە وریاگیان. سپاس کاک وریای باس. سپاس دەکەم. ئەچینە لای بەرهەمێکتر بۆی کە بەشکم ئەو پرژێنێکی ڕۆحی ماندووی هەموو ئەو خەڵکە ماندووکەین کە پێویستی بە گۆرانی موزیکە و هیوادارین کاکە وریاش چێژیری ببینێ لێەوە بە قوربان. هياري لا تتعب كي زودا
وبشريتي جيران رويوز سجار في دايا بيا بويوم عفساني ولاياتها يا شاير بشار ما يغمر كل بياكل خيال تسوي بويا شيء بيلويون جويون يام كردن يا سريتو يام بكابيري مي خيانا يا نريدي خيانا خيا بيا رويو حكم ريخ وياد بالمين يا تايا بكي كشتي نازل يا دمكايا ومكايا لمبين يا تايا نمردم هم يا لازل يا جارق بكرايا بنجينا يا بايا في ديدن قوها وازد يبم ميلي يبلويتو يا قدنا يا نيم غمز العشايا وكي بازد يبم من قهاتو كبيلم دوري يا يفكا في البيت لا يا ديا خايا كريد لي بري وابزاياني يرسلي ما يهبط شاياني كل يخم صايق كرم ويازين ليليم ويرسل شاياني مجنون دنيا مروشاني رويونايا خايا كبر فيا يا شنايا دبي دەم خۆش کاکە دەڵێن دەست خۆش مامە سعدوڵڵاجیان کاکە بەختیارجیان دەستان خۆش بێ یەک کۆمنتیەخی زۆر سەرنجی ڕاکەشام شێخ جەمالی هاوڕێمان تێکۆشەری دێرین و هاوڕێ و برام پێشمەرگەی دێرین پورە نازان بڵێم دڵسۆزی هەمومان ئەڵێ برام من ئێستا لە خەستەخانەم بەڵام کە گوێم لە دەنگت بوو چاک بوومەوە
هەنی بەڕاستی گۆرانی بۆی بزان ئەوەنە زۆر جار مۆسیقا و گۆرانی بێ بە شفا خوای گەورە شفای بە ئیشەڵڵا چای ماجەکەی وایە مامۆستا بەڵێ ئەوە هەر بۆ چارەسەی دەرونی بەکارێت چەند ساڵە مۆسیقا ئەچین بۆ ئەڵمانیا بۆ وڵاتی دووەمی کاکاردەڵان کاکێ منمان لەگەڵای هێمن چوارباخی کاکێ من جانسڵاو و ڕێز بۆ تۆ هاوڕێی هەمیشەی و برامان دڵسۆز و پشتیوانی ڕادوی گەڕیان کاگێ من گیان دیارە پەیوەندەکە بەشکم بگەڕێتەوە هەندێک لەوانەی هێڵەکە باش نەبێت کاگێ من چوارباخی ئەو کەسە دڵسۆز و خۆشەویستەی ڕادوی گەڕیانە کە هەموو کات پشتیوانمانە کاکێ من جانسڵاو بۆ تۆ قوربانم مامە جەزاییان سڵاو لە جەناتان خۆشەویستی هەمومانی کاکە هێمنی پشت و پەنای هەموو بەرنامەکان و هاوڕێ هەمیشەیمان بە قوربانی ئەو چاوانەوە مامە جەزاییان بە خێراتنی کاگەردەڵان و ئەو دوو بەڕێزی کەشەکەم بە یەخوا بەخێر بێن بۆ ڕادیۆکەی خۆیان ڕادوی گەڕیان چاویان ماچەکەم لێرەوە هەتا ئەوێ زۆر زۆر سپاس کاکە هێمنجی ئێمە چاوە ماجەکەی لێرەوە تا ئەڵمانیا قوربانم کاگەردەڵانگیان ئەو چاوانەوە ماچەکەم 2 بار و 100 بار و 1000 بارە سەرخۆشی خۆمان نێرم بۆ دایکی هوەری کوردی ئامینە خان ئیشەڵڵا ڕوحی شاد بێ و خوای گەورە بە بەهەشتی بەرینی شادکە مامە جەزاییان من نازانم بە چی زمانێک بە چی زبانێک پێناسەی تۆ بکرێ بەڕاستی من نازانم یعنی خوا ئیزانێ ئەمە وەسف نییە ئەگەر وەسفیش بێ بۆ تۆ هێشتا هەر زۆر کەمە بۆ ئەوەی کە ئەو کارە جوانانەی لە جەناب تاعیبینم بەڕاستی ئەمڕۆ کارێک یعنی جەبێکی هوەری ئەوەنە جوانتان خۆقان لە چاخانەکەی کاک ساڵحی چایچی بەڕاستی ئەزانی من لێرەوە زۆر زۆر دڵخۆشم وە بە تەواوەتی 100% ئەمەلم بەوە هەیە و هیوام بە جەنابەت هەیە کە تو ئەتوانی هوەری ڕەسەنی کوردبێنی تۆ سەر ڕێچکەی خۆی خۆزگا یارمەتی دەرێکی باشت ئەبوو چەند کەسێکی کەش وەکو جەنابەت بە دوای هوەر و بە دوای ئەو شوێنانەیە بڕۆشتنایە یعنی لە کردنەوەی خوادەمەنەکەی کاک زایر جەلال و لە کارێکی هوەریاوە بەسەرکردنەوەی دایانی وەکو کاک ئەردەڵان کە لە خزمەتی هوەری کوردیا بوون بەڕاستی ئەمانە هوەر ئەکەن بەڕاستی ئەمە هوەرە مانای هوەر ئەمەیە من زۆر دڵخۆشم ئەو هوەرە ئەبینم مامە جەزا من زۆر چێش لەو هوەرە ئەبینم جەنابەت ئەمڕۆ پرسیارت لە کاک ئەردەڵان کرد ئایا کاگەردەڵان بژێوی ژیانی جەنابەت لەکوێیە کەسانی وەکو کاگەردەڵان بژێوی ژیان دروست ئەکەن بۆ خۆشەویستی هوەرەکەیان هەڵ نەساو هوەرەکەیان بکەن بە بژێوی ژیانیان ئەمە هوەر و خۆشی هوەر لەمەیە نەک خۆشی هوەر لەوایە کە بیکەی بە بژێوی ژیان کە کرد بە بژێوی ژیان ئەبێت لە بەڕای ئەو کەسە هەڵسو کەوتکەی کە داوات لێ ئەکا بەڵام کە بژێوی ژیانە دروست کرد بۆ خۆشەویستی هوەرەکە بە خۆشەویستی ئەگاتە گوێی خەڵکەوە من 2 بار و 100 بارە دەستخۆشیت لێ ئەەکەم ئەو دەسانت ماچەکەم لە جاتی هەموو هوەرمەندە بەڕاستی جێگای ڕێزی مامە جەزات نازانم چیت پێ بڵم بەخوا کاگێ من گیان بە قوربانی چاوم دڵسۆزیەوە شەمشتێکە هەموو کۆمنتێکیەوە کە بۆ ئێمە پشتیوانیەکەەوە زانین هەموو دنیا نیەمە لەبەرەوەی کە هەستەکەین کەسانێکی بە ماندووبوونی ئەم سافی ڕادوی گەڕیان نەزانێت بە قوربانتان بم چاوتان ماچەکەم بە ساقم کاتێکی خۆش هیوای کەشێکی هوەری خۆشتر ئینشاءالله چاوتان ماچەکەم بە قوربان ئەو من ویستم ڕێیەکەم وەرگە لە تاراگە و کاکەی من ویستم ڕێیەکی تری ژێگەرم کە کاگەردەڵانە شایەتێکی زیینوە لێرەیە ئایا ئێوە لەوێ لە تاراگە و چۆن سەی ڕادوی گەڕیانتیان نەکرد بەڵێ باشە بەس ئەو پەیوەندی وەرەگەین دواترە ئێمە خزمەت کاک عەبدولی ماملێ لەسەر خەتە کاک عەبدوجان سڵاو و ڕێز بۆ تۆ کاگەزاگیان ئەی کاک عەبدولی بەرنامەکە تۆ دایما ماندووبوونی هەموومانە بە قوربانم کاک عەبدول من لەکەیەکەوە لە تۆ پارڕێمەوە خۆ زای من چەند نەخۆشی ماملێم کاک عەبدول خاڵمە طبعاً هونەرمەندی دێرین و هاوڕێمە ئەڵەم کاک عەبدول بە قوربانم دەمێگەڵە تاقبیدا نەکەم تەواو بۆ خۆی ئێستاوە دەمێگەڵە بەخوام جارە لێو نابمەوە کاک عەبدول کاگەزاگیان زۆر بەخێرەتی کاگەردەڵان وانە کە میوانەکان دەکەم بە قوربانی تۆ بم تۆرەکی دیلەوانەی کەزانی چۆنە زۆر ماندووی لە هەمومانەوە هەموو مەدانەک بە هەر منەوە کاکە من نەخۆشی مابلێم نەخۆشی هەست کەسێکم کە نازای مابلێ بە خاستەن تۆ خۆ زای منێکێکم وانەی کە هەواداری سەرسەختی دەنیتۆم لەبەرەوە هەر لێشەوە بێ یەک مەقامە پێشکەش پێی بۆی ئاپرژێنێکی ڕاحمان بکەی بە قوربان بۆی کاکەردەڵانیش بزانێک کە کەسی تریژەوە هەواداری ماملەیە 25 ساڵ لەمەوە پێش کە عەبدولانی
خۆش بێ کاک عەبدولی بەڕێز کاک عەبدول تکال لێکم دڵمان مەشکێنەوەرە بەرنامەکەی ڕادیۆی گەڕیانەوە با بە دڵی خۆم ڕۆژێک خزمەتی تۆش بکەین بە قوربانە بم هیوادارم ڕۆژێک بەسەرمان بکەیتەوە تەبقە بزانم 30 ساڵە بۆ پێش بوو لەگەڵ کە عەبدول ڕۆژێکیان لە دوکانە دانیشتین دوکانی کاعومەرە و کارەبایی بوو لەسەر کارێز ڕاستەفەر بەیەکەوە دانیشتوین دوو مقاممان وتووە بەس لەوانەیە لە یادی نەبێت کاک عەبدول ماشەڵڵا ئەو یەکێکە لە شوێن کەوتووە سەرسەختەکانی ماملێ بەڵێ زانم کاک ئەحمەد خۆشناوەتی نازانم چی بڵم کوڕەماند و نەناسەکە ئەو کەسێکە بەقەدەر هەموو دنیا بەقەدەر بعیبارێکی زۆر قورسی ڕادیۆی گەڕیان بە کۆڵەوێتی لە پایتەختی کوردستان لە هەولێری خۆشەویستە و کاک ئەحمەد خۆشناوەتی سڵاو بۆ تۆ سڵاو لێ مامە کاک ئەحمەد جان سڵاو بۆ تۆ جانەکەم سڵاو لێ مامە جانەوە کاتتان باش سڵاو بۆ تۆی ئازیز و خۆشەویست خۆشیەوە بەرنامە جوانت لێ دەکەم بەخێت میوانە بەڕێزانە دەکەم زۆر سپاس کاک ئەحمەد یاخوا دەنگ خۆش بێ سەرکەوتە بوون ئینشاڵڵا بەس مامە کاک ئەوەندا یعنی مەحتی من مەکە و مەحتەم لێنە بەقم دەرنەچم نە بە قوربان وەڵای ئەوە حەقیقەتە بەخوا ماتە هەنیەی بەرەڕووی خۆش نییە بەس تۆ زۆر مادوو پێمانەوە جانەکەم هەمومان پێکەوە زانی مام زۆر سپاس بۆ کاک ئەحمەدی خۆشەویست کاک ئەحمەد جان بەرنامەکە لە ڕووی دەنگ و ڕەنگەوە لای تۆ لێ چۆنەی بینی بەخوا سەرەتا کە هەستم کرد تۆ تۆزێک مشاوشێک یار و بە سەوتەکە زۆر باش و بێ ئەی ئێستا زۆر باشە دەستی کاکداوان و کاک هاوکار و ئێوەش خۆش بین کۆمەڵە کۆمێ دەنووسن ئەڵێ تەلەڤیزیۆنەکە نیە ئایا هەیە نیە پێیان جوابیان بیتەوە سپاس دەکەم چکە مەشغوڵم لە بەرنامەیە لە تیڤی وەڵاهی ئەوە لەگەڵ کاکڕەوان خەرێکم ئێستا بەس پەیوەندەکە تەواو بکەم و قسەی لەگەڵ دەکەم باشە گیانەکە عینی هەیە لە تەلەڤیزیۆنەکە ژەڕوات لە تەلەڤیزیۆنی ئێستا ڕاستەوخۆ هەیە تەلەڤیزیۆنەکە زۆر خۆشحاڵم سڵاو و ڕێزە نێرم بۆ بینەرانی گەڕێنێزی و بۆ ڕادیۆی گەڕیان و بۆ پەیج و سۆشیال میدیای گەڕیان دەستان خۆش بێ کاریش خۆش بێ ئەوە سەرکەوتو بن زۆر سپاس دەکەم جانەکەم کاکە ئەردەڵانجانەوە کاک عەبدولی ماملێ و باسمان کردەوی شتێکێکە لە بەس دەستێمانی سێ عەبدولی ماملێ هەیە بۆ معلوماتە من چۆن جیانەکەمە لە مۆبایلەکە خەزم گونووسیمە عەبدولی ماملێ گەچ یانی وەسای گەچکاریە خۆشەویست و هاوڕێمە عەبدولی ماملێ جامانە ئەم عەبدولیان پێنجوێنە نووسیمەوە گۆرانش بۆ بەس بۆ پێنجوێن ئێدە وەڵای ئەساچین لە گۆرانێکەمان نووسیمە عەبدولی ماملێ جامانە عەبدولی ماملێ گەچ ئەم گۆرانە پێنجوێنە و پێشکەش بە تۆی پێنجوێنی ئارە بەخوا ئەمەمان پێشکەشگەین داچێم بۆ پێنجوێن ئەی هاوار پێنجم لە پێدایە هاتایە دێمایەوە نازنین تاقایەتمدایە ئەمینێ یا سەوزی وەنەی هاوار باسایە فردایە خۆ من کوێردم وەی بۆ تۆ مرێدەم خۆ من کوێردم وەی بۆ تۆ مرێدەم بۆت ڕەحمێک نایەکەی ئازیزەکەم باڵێجی زرێدە هاتم ومەمە یاڵتەیانەی یاوار خوڵتە هێناکەری هەدەیە
دچما یاسم چایە مایاڵی یاوار بۆ مایاڵە قایازیە پۆلی سێنایەکم ئەی هاوار بۆ مایاڵی قایازیە بمایایا چێکوی و دوایانە یاوار لێت نایا بمڕایازیە دەواز بێنە ئای مەمان بێنە دەواز بێنە ئای مەمان بێنە خۆ من غەریبم ئازیزەکەم وڵاکم ئێمەشتێنە بمایایا چێکوی و دوایانە یاوار مامایان ڕەنجێنە گردیای بەندایەکەی ئەی هاوایە سەجیانەی ڕایەشەیە یاوار دڵیان پێ خۆی هۆشایە هەرکە یاستەی بینێ ئەی هاوار ساڵێک نەخۆی هۆشایە خۆ من کوردم وەی بۆ تۆ مرێدم خۆ من کوردم وەی بۆ تۆ مرێدم جا ڕەحمێک نایەکەی ئازیزەکەم باڕنێکی زرێدەیەم هاتوومە مایە قایانە یاوار خۆ بکریە نەکریە دەم خۆش دەستان خۆش بێ مامەستا عەبدوڵڵا گیان کاک بەختیار گیان کاگە دەڵەن گیان تۆ سێری کاک سامانمان لەگەڵا کاک سامانی حاجی عەلی پێشکەشکاری بە توانای بەرنامەی کۆمیدی کە هەموو هەفتەیەک دڵی خەڵک خۆشەکە بزە و زەردەخەنە و خەندا خاتە سەر لێوی ئەو خەڵکە ماندووە لە ژیان کاک سامان گیان سڵاو و ڕێز بۆ تۆ برای خۆشەویست و هاوڕێ و هونەرمەندی دێرین قوربانە کاک جەزاگیانم کاتتان باش کاکە سامان گیانم کاتەوە باش ڕۆحەکەم قوربانە بم سەرەتا دەستخۆشی لە بەڕێز دەکەم دەستی ماندووبوون دەگوشم بەڕاستی کەسێکی ماندووی هەتا بڵێ بەرنامەکە و بەرنمەیەکی زۆر سەرکەوت و قەشەنگ و جوانە خۆی کردوەوە لە دڵی هەموو بیسەران و بینەرانی خۆشەویستە بە خێراتنی یەک بەیەکی ئەو میوانە خۆشەویستانەکەم دەنگی کاگەردەڵانیش بەڕاستی ئەگە بڵێم دەنگێکی هەتا بڵێ شازە یاخوا ئەو دەنگەی نەڕزێ من دوێنێ لە کاتی پرۆڤەیە گوێبیستی گۆرانەکانی بووم زۆر ئەوداڵی بووم ئەمڕۆکە بە تایبەتی چۆنە لە بۆسم بۆ نابووە یانی ئاگام لێ بوو بە جاسووسی دوێنێ داخڵیان کردی بە قەناز بۆی دانیشت بە قەناز بۆی دانیشت بوو دوێنێ بەڕاستی دەنگێکی هەتا بڵێ خۆشیە یەخوا تەمەند درێژ و سەرکەوتوو بێت هیوای تەمە درێژی و لە ساغی بۆ خوازم بۆ بە ڕێزانەی کە لەگەڵیشیان هەدەستی مادووبوونی هەموو لایەکیانە گوشم جا من ئەگە بڵم لەسەر هەرمەتی بەڕێز خوا لێ خۆش بوو محەممەدی ماملەیە کە شتێکی پشکۆلەم هەیە کاتی خۆی ئێمە لە بەرنامەی زەنگ بووین لە جادەی ئۆرزی کە بەرنامەمان لێ نووسینگەمان نەبوو بەرنامەمان لێ پێشکەشە کرد بەڕێزێک هات لە کاتی بڵێن لە کاتێکا دەرەچین بۆ تەسویر بۆ کاتی وێنەگرتن هات بۆ لامان وتی من شتێکی هەمووی ماملێم هێناوە من چییە وتی کاسێتێکە لە کاتی ناشنەکەی و ئەو کاتێکە وەفاتەکە لە کاتی شۆردنەکەی ئەمانە بەڕاستی زۆرم پێ ناخۆش بوو ئەگە بڵم بازرگانی بە ڕۆحی پاکی هونەرمەندی خۆشەویست ماملێەوە کرد کاسێتەکەی هێنا بوو بە پارە بە ئێمەی بفرۆشێت بۆی لە یادی هەمووی ماملێدا کە بۆی بڵاوکەینەوە داوای مەبلەغی پارەی زۆریە کرد بۆ ئەوە یوتمان ئەوە هونەرمەندێکە هونەرمەندێکی هەتا بڵێ ماندوونە ناس و خۆشەویست و چەند ساڵ خزمەتی کردووە تۆ ئێسەی بازرگانی بە ڕۆحی پاشی ئەو هونەرمەندەوەکەی
یعنی لەوێ لە کاتی ناشتن و شۆردن و هەموو شتەکەی کە کاتی وەفات دەکات لەو دقیقە یعنی گیان لە دەردەیە هەمووی تۆمار کردبوو بە تەسویرەوە بەڵام بەداخەوە هاتبوو بازرگانی پێ و کات کەسەکە خەڵکی سلێمانی شە و کەسێک شەلانە زۆربەی خەڵک بیناسێ بەڕاستی ئێمە وتمان ئەگەر وەکو ئەوە کاسێتەکەمانەی تێ بۆ بڵاوی بکەینەوە ئەمانە ئەوە شتێکی هەتا بڵێ زۆر باش یعنی بۆ بڵاوکردنەوە هەم بۆ خۆشت بەڵام بەداخەوە ئەو کەسە هەستا بازرگانی پێوکات داوای مەبلەغی پارەی گرتی پارەکەم نێنێ من ناتوانم بۆ شتە تەفسیر بکەم ئیترەوە بۆ ئێمە لێما وەرنەگەم بەڵام من هەرەوە ناڵم زۆر بەداخەوە هەمێک کەسە بێت بازرگانی بۆ شتانەوە بکات ئەمانە شکومە هونەرمەندانە بەڕاستی قەت دروست نابنەوە من هەرەوە نەم هەبوو هیوای سەرکەوتن تەمەند درێژی بۆ گشت لایەگە خوازم یاخوا کاگەر دەڵان جا تەمەند درێژ بێ هیوادارم کۆڵنەدا لە هونەرەکەی کاری جوانتر و بەرهەمی جوانترمان پێشکەشکە هەر سەرکەوت زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس کاکە سامان گیان سپاس بۆ مادووبوونی تۆ سپاس بۆ کاک سامانی خۆش ئەڵەمەڕۆ لە کۆنتترۆلیشیان پێێتە بەخوا جارە دایمە خەرەوە دیارە شتێکی کردووە لێ ئەگیرێت کاکە سامانجیان یەکێکە لەو کەسە خۆبەخشە مادوونەناسانی ئەوە وانزیگە بێتەوە لە ساڵێک لێرە خۆبەخش و مادوونەناس هەموو شەمەیەک بەرنمەیەک پێشکەشەکە بەرنامەی وتیوتی کە بەرنمەیەکی ڕەخنەی تەنز و کۆمیدیایە لە هەموو شتە کۆمەڵایەتەکان دیاردە نابەجۆر و ئەوەی کە نەشیاوە بەڵام ئەو بەشەوەی کۆمیدیا جارە هەر جارەی میوانداری یەکێک لە هونەرمەندە بەتوانەکانیشەکە ڕۆژی شەمەش دیارە بەرنامێکی تایبەتی هەیە کە لێرە کاتژمێر سێ پێشکەشەکرێ من سپاسی مادوبوون یەکەم کاکە سامانجیان کاکەردەڵانە تۆ لێ ئەو باسەمان تەوانەکە کە لە ئەڵمانیەوە ئایا بێتکە لە خۆت هاوڕەکانە برادەرەکانە هیچیان ئاشنان بە ڕادوی گەڕیان ینی پێش بەڵێ طبعاً بە تاکید زۆریان لە فەیسبوکەوە سەیریەکەن بە تەلەفۆن سەیریەکەن بەڵێ زۆر دڵخۆشیشن پێی بەڕاستی ینی تامەزرەوەیکی خۆشە بۆ ئێمە لە تاراوگەیەکە گوێمان لە شتێکی ڕەسەنی کوردی بێ یعنی ئەمەی ڕەسەنیاتی کوردی کاک جەزاجیان بەڕاستی هیوادارم توانی بێتمان جێدەستان دیارە من پێتانەڵم لێرەوە جێدەستان زۆر دیارە دەستخۆشیتان لێ هەندێک کەناڵێ بە بودجێ زەبەلاح بە پارەی نەوت بە پارەی نازانم چی بە پارەی دیزرای میلەت بە پارەی ئەو قوت و موچەیەک کە خەڵک نیەتی نان نییە بیخوا دیارە بینن کە هونەری کوردیە شوێنن بە دەستی ئەنقەزیان میلۆدیەکان تێگەن بە دەستی ئەنقەزیان گەنج جوالێکان ڕقی لە هونەرەکەی خۆی بێت ئێمە بە پێچوانەوە بە بیمکانەتی خۆمان ئەم تۆزە شتە کلتوریەمان داناوە کە بەڵام هەوڵەیە ئینشاڵا بچینە هەموو ماڵێک و هەموو شوێنێک بۆی کە بتوانین خزمەتی هونەری نەتەوەکەمان بکەین گۆرانیک ترمان هەیە ئەی گوڵفرۆشە زۆر باشە یەکێکە لە شاکارە جوانەکان خوێندراوەی هاشم نانەوازادەیە لەو شاکارە جوانانە بەختیارچەند تۆزە خاوە جرقم برايا
بێڵایەوە جەرگم بێڵایەوە من بلبلی چمنی آیم رو به های جور و جفای بشی آیم دل بی قرایم دخواه گلکایم جوان و تمیزی آیم عمری خدای کتویا ومن عزيزي عمري خدايك دويا ومن عزيزي نابي بنا يا زقلي يوم أوروك جواياني يوم نابي بنا يا زقلي يوم أوروك جواياني يوم تنيا قولي قلك يوم باخي قولياني يوم تنيا قولي قلك يوم باخي قولياني باخي قولياني باخي قولياني دەنگە نەڕزێت وەکو نووسویانە وەکو هەموو کۆمنتە جوانە نووسیانە دەنگە نەڕزێ دەست خۆش بێ و سازیان کاک بەختیارجان دەست خۆش بێت خۆشەکەی لەوەیە ماملەیە بەدل لە هەموو میلۆدی جوانە کە دنیایەک کوردایەتی هەر بە میلۆدیەکانی ئەتوانم بڵم کردووە خەباتی ئەو خەباتی کللتور بووە کە ئێستا پێویستمان پێێتی هاوکات یانی شتێکی زۆر زۆر سیر کە من کاتی خۆی ناڵم ئەوەنە سەرسەختم بۆ ماملی بۆ دەنگی ماملێ بۆ هوەری ماملێ من فلیم یەکم لەسەر محەممەدی ماملێ بەرەمهێنا بەناوی یادی بەخێر هەرچەنە بەداخەوە بەهۆی تەکنیکی کامێرە و کوالیتی دەنگ و هەم شاکارەکەش لەو ئاستایان نەبوو چکە بەڕاستی ماملێ پێویستەکە فلیمێکی ئەوەنە بەتوانێت سەبکرێکە لە مستەوای فلیمە دنیایەکانە بێ بەڕاستی زۆر بەداخەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان یا بڵێن لە ئێران چکە بەڕاستی لە ئاستی سینەمایە لە ئاستێکی نێودەوڵەتیە لە ئاستێکی زۆر بەرزایە هوەری سینەما زۆر بەرزە لە ئێران خۆزگە ئەوان بیان توانایە کارێکی وا شاکاری فیلمی سینەمایی سەبکەن کە دەنگ باتەوە من لەو فلیمەیە هەم ڕۆڵشم بینی هەم بیرۆکەکەشی من بوو کوڕەکەشم دەوری ماملی بینی بە مناڵی ڕاژانی کوڕم دەوری ماملەیە بینی کە لە قوتابخانەیە ئەو وستمە نهێنێ باس بکەم کە تار و جۆزەکە تار و کەمانچەکە پێڵێن لەگەڵ تۆمباک یا پێڵێن ڕیتم ماملی هەروایشی کردووە بەڵام بەهۆی گۆرانیەوە بەهۆی هوەرەوە ئەو دوو کەسەی فێری کوردی کرد ئامەمەد و کاگیسلان ئێستام و ئامەمەد هەردووچیان تورکمان بوون ئازەری بوون بەڵام ئەوەنە لەگەڵ ماملەیە بوون ئەوەنە لەگەڵ ماملێ بە هەم ماملێ سوودی لە هوەری ئازەری بینی وەکو وەرەوەرە بابچینە ناو شلێران و وەکو لێمگارێ وەی لێ ئەمگارێ ئەوانە هەمووی ئازەرین بەڵام ماملێ هاتووە جلوبەرگ و پۆشاکی کوردی کردوتە بەری ئەو میلۆدیانەوە ینی ماملێ کوردانوێتی ئەم شتە جوانانی کردو بە کوردی ینی کەم کەسێ ئێستا بە پێچەوانەوە گەنجێکی ئێرە چێک گۆرانیەکی ڕەسەنی سلێمانی گۆرانکی ڕەسەری دەشتی هەولێر گۆرانێکی هەورامیە بات
لە تورکیا چه مۆسیقای بۆکات ئەی خاتە خزمەتی هوەری بێگانەوە ئەی کوورە بۆ خاتری خۆتەوە ئەوان هێنایان هوەری دنیا حەسەن زیرەک هاتووە گۆرانی عەرەبی کردووە بە کوردی غەنی لە شوێی کردووە بۆ دەڵم تۆزە ماملێ هەموو گۆرانیە عەرەبی و ئازەری کرۆ بە کوردی بووە بە مڵچی نەتەوەکەمان تۆیت لەم سەردەمەیە گەنجی ئەم سەردەما من هەموو هیوایەکەم بە تۆیە کە هوەری وڵاتەکەم پێش بخەی لە سەردەمی سۆشیال میدیای تۆ ئەچی هوەرەکەمە خەیتە خزمەتی بێگانەوە ئەی تۆ بزانە و جیاوازیە کاڵی هوەری ڕەسەن ئەوەیە مامەساجان وایە مامەسا تۆ هەست بەواکە ئێستا ئەچێ سێ و پێگاییم لە تورکیا بۆ تۆمارەکە سێ و پێگایی ئەچێ بە ئەسلوبی تورکی بە مۆسیقای تورکی انت دوای ئەو تورکێکە چێ ڕێگە میلۆدیاڵێتەوە بە میلۆدیکە وازانە تورکیە ڕێگەویژە چێڵێتەوە ئەبێتەوە بە هوەرێکی تورکی بەڕاستی ئەمانەم کارەساتە چەند گۆرانی منەوە کاگە دەڵانجیان من دەڵێمیشمانمەوە من دەڵێم و زۆرم پێخۆشە مادەمە چینە لای میلۆدیەکی ترەگەر تۆ هیچ تێبینێکردنیە لەسەر بەرنامەکە هیچ من زۆر کۆمنتەکان جارە عەشرەتی خۆتان ماشەڵای نەبێ لێرەوە بۆ هەموو آل القاسم ئەوە عەرەب آل القاسم یا آل الهەیان هەموو آل القاسم یعنی هەموو بنەماڵەی قاسم من ڕێز و سڵاوە سپاس بۆ لایک و کۆمنتەکان دواتر یەک بەیەکی وەڵامەوە لەگەڵشیا ئەو خۆشەویستانی کە خۆشەویستی خۆیان دەبڕێ لە کۆمنتەکانە ئەبێ دوای شەودانشمەمیان وەڵام بمەوە چاوی یەک بەیەکیان ماچەکەم سپاس بۆ لایک و کۆمنتەکانیان دەستخۆشی لێوی بەڕێزی ژەکەم یەکێک لە شاکارە هوەریەکان کە شعری کامیلە بەڕاستی من دەڵێم شاری دڵم باخ و گوڵستانە دەچم ئەوە من هەر ئەتوانم بڵێم سەرگەدان و سەوداسەری و ئەو بەرهەمەم بابەیەکەوە جێویستی بن یەک خاچی کوچەی یارەکەم مەکسیەی ساقی و ژینم خاچی کوچەی یارەکەم مەکسی ساقی و ژینم
جوانی ڕخسایار و نیگاری هێزی ئەژنۆی تینمایە بۆچی بەمدای یاردەم دەبەی خۆیت خۆ دەزانی حاڵەکە بۆچی بەمدای یاردەم دەبەی خۆ دەزانی حاڵەکە بۆ قژی ژەکەونولی دایمە هایار ژینمایە من دڵێم جێگەی هەر شێت و سینۆی و نایانە دەچێم من دڵێم جێگەی هەر شێت و سینۆی و نایانە دەچێم ئەو دڵێ نایە زندەی پەنجەی پەریانە نەچیم ئەو دڵێ نایە زەدەی پەنجەی فەریانە نەچیم یا خۆدەمە خۆش بێ دەستان خۆش بێ جا یەک کۆپەی لاخیر ئەڵێ لەم هەموو چوون و نەچوونە سەری سوڕماکە لەو هەموو چوون و نەچوونە سەری سوڕماکەیامیم لەو هەموو چوون و نەچوونە سەری سوڕماکەیامیم ئەو دڵێ جوایانە بچم مێنداڵێم وا جوایانە نەچیم ئەو دڵێ جوایانە بچی مێنداڵێم وایە جوایانە نەچیم ئەوەنە مبتەلا و سەرگەردانی کەلیمە بە کەلیمەم لەبەرە قوربانە بەم مامەساجیان لە مناڵیمەوە کەبیرم بێت ئەوە دوێنێ لە کەسێک تریشم پرسی بەڕێزێک وەڵام زانە کاگەردانە بوتم لە چەند ساڵی وتم من لە کەسێکم پرسی ئێستا نایەتەوە خەڵم تو شێو حاڵەتەم وتم لە 18 ساڵیمەوە خولیای ماملێت گوتی بابە من لە 13 ساڵیەوە نەخۆشی ماملێم ئەو مناپەسەی کرد مامزایی من زۆرم بتووە باز ئەوانەی کەبیرم بێت ئەوەی کە من لە مناڵی و تاڵمەن چوومەتە ناوتی مەسخای مناڵانی بێخودەوە دەستی مامەساکەم ماچەکە مامەسا نامدا قەرەداغی لە تەمەنی 10 ساڵیەوە لە تیپ مناڵانی بێخودا بووم بەڵام ئەو کاتی کە هەستم بە هونەر کرد ینی بەتەواوی چوم چێژم لە هونەر بینی لە هونەری ماملیەوە دەستم پێ کرد هەلەو ساڵانشەوە لە هەشتاکانەوە کە کاگەردەڵان باسێکە هەوڵما ئەو دەنگە ڕسانانی ماملێ مەدۆزیەوە شتم بۆ تۆمارەکردن لە ساڵی 1970 گۆڕین بۆ کاک عەبدولی ماملێ تۆمار کردووە لە 1950 بۆ حەسەنی لەیلی کە لە سلێمانی حەسەنی لەیلی پێوترێ حەسەن سەعیدیشێک لە گۆڕین بێژەکان گۆرانی کاتی بەهارەشمان تۆمار کرد بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک ناسر حەسەنی دەرهێنەری بەتوانە ئەو کاتە بۆی تەسویرکردین بەداخەوە ئەرشیفانە نەماوە و کەسێکی دەنگخۆشی تری ماملێ هەبوو ناوی خدر پشدەری بوو بەداخەوە ئەو کەسە شەهید بوو نەماوە لە ژیانە لە خەڵازیە کاکە عەزیزی ماملێ هەیە بەڵێ ئەوە ماشەڵڵا دەنگێکی زۆر ئەفسوناوی هەیە بەڕاستی ئەوە من زۆر سەرسامم بە دەنگی مامەزی ماملێ قوربان لێرە ئێستا لە گەنجەکانی شا سافە شەریفی هەیە لە هەولێرە بەڵێ وردەوەدا خۆشەویستان و ئازیزان ئێمە ئەمڕۆ نزیکە بینەوە زۆر ناخۆشە لە کۆتایی بەرنامە چکە بەڕاستی ئەم نوع بەرنامەیە ئەگەر بە من بێ حەزەکەم زۆر لەوە زیاتر دانیشین داڵەمە لە کاتی پرۆڤەکەی دوێنێ 50 گۆرانی ماناما دەکرد وە بزانم دوای ساعتینەوە 6 گۆرانی بەهەرحاڵ دەرفەتێکی زۆر خۆش بوو کە من نزیکەوە بە دیداری کاگەردەڵانی هاوڕێی خۆشەویستم ئەو کوڕە دەسۆزی کوردانیشە لە تارەوەکە بەخوا ئەر بۆ نمونە من خۆم قەرزاباری ماندووبوونی و پیاوە خۆشەویستم و هەروەها وە هونەریش زۆر خزمەتەکە لەوێ مادەم بەجلو بەرگە کوردیە جوانەکە و لە یادی ماملێ و لە بۆنەکانی ماڵی ماملێ لە تاراوگا بەشدارە بێەوە من شانازی پێوەکەم نیژوازە ئەمەیان ئاخر گۆرانێکە بەرهەمەکە پێشکەشیەکەین زۆر ماڵ ئاوایی ئەبێ ماڵ ئاوایەکەین ئەومان بێکەوە گە تۆ چیت هەیە دەستان خۆش بێک هەل لە
پشتی کامێرەوە کاکە دابان و ئەوان کاک بورهانی بەڕێز و خۆشەوی زەوان زۆری لاکن ماندوون بەڕاستی دەست و پەنجەی بەڕێز و ئاڵتونەکەی تۆ خۆش بێ کە هەموو کات و نەرمەند بەسەرەکەیتەوە نەخۆش بەسەرەکەیتەوە هەموو کاتێ و نەرمەندانە لە یادا یعنی بەڕاستی زۆر جار و نەرمەند نەخۆش کەوت و ئاگادارم یعنی کەس ئاگای لێ نەبووە لە پڕ کاکجزار بە خۆی و خۆی کردە بە ماڵەکە ینی بەسەری کردوێتەوە کابرا لەوانەیە لە مردنیش ڕزگار کردی بێ بە بۆنەی تۆ چەندین کەس یارمەتی دراوە یان لێبێت جێدەستی تۆر دیارە کاکەجزار جە من زۆر سپاسی ئەگەر هەرچێک بۆ تۆ بکرێ هەر یارمەتێکی تۆ بدرێ من زۆر بەکەمی ێزانم ئەبێ زۆر لەوە زیاترێ بۆ بکرێ و ئەم ژوورە خەنجیرانەیە کە من زۆر بە گەوهەری ێزانم بە قاعەیەکی زۆر گەورە و مەزنی ێزانم من لەبەر چاومە یعنی لەبەردەم مایە کە شتێکی زۆر گەورەتر لەمە دروست دەبێت ئەبێ هەمومان شانازیشی پێ بکەین بەڕاستی ئەمە کەلتوری کوردیە ئەمە شوێن ماڵی کوردیە بەڕاستی من زۆر مەمنوی بتە جوانەکان دەستی یەکە بە یەکتان نەگوشتم چاوی یەکە بە یەکەی هەر هەمووتان ماجەکەم من بەڕاستی ماندوونیەوە زۆر سپاس دەکەم من زۆر مەمنوی بتە جوانەکانتم بەس باوەڕە بێ هیچ کەسێک کاڵی هەرچێکتان بۆ کرابێ هیچ کەسی هاوکاری نەکردوین بە پشت و پەنای خۆمان وەستاوین لەسەر قاچی خۆمان وەستاوین من خزمەکاری ئەمەوە یەکەیەکە پێ بڵم لە پێش هەموو شتێکا شارەکەمم هی خاکەکەمم هی هەموو کوردستانی گەورم هی هونەر و هونەرمەندانشم خزمەکاری هەموو هونەرمەندانم دەستی مامەستا عەبدوڵڵا من لەبیرم دەستی مامەستا عەبدوڵڵا ماچەکەم بەڕاستی من دەستەکانی خۆش بەیەک مامەستا عەبدوڵڵایەک بەو هەموو ئەزمونە ئەمڕۆ ڕازی بوو ئەو مامەستا گەورەی کە مامۆستای ئەتوان بڵم هونەرە من پێتان لە مامەسایەکی زۆر گەورەی هونەرە مامەستا عەبدوڵڵا ئەزمونێکی زۆری هەیە لە هونەرە لە هەموو کوردستانە ئەم نەمڕۆ سپاسێکم کە بەرنامەکەی ئێمە پیرۆز کرد چاوی ماچەکەم کاکە بەختیارجان کاک بەختیاری نەی کاک بەختیاری نەی خۆی ژەنیاری نەیە لەبەر خاتی ئەمڕۆ زەربەکەی گر بەدەستیەوە من چایم دە بەختیاری زارە بەخواد ماشەڵڵا دەستی پەنجەیەکی زۆر زێڕینی سواز بۆ کاکە بورهان بۆ کاک بورهان ستاری خۆشەویست کاک بورهان و کاکدابان بۆ کاکەدابان بۆ هەموو ستافی رادیۆ بۆ کاکاوکار بۆ هەموو خۆشەویستان بۆ ئەحمەد خۆشناوەتی کە دیزاینی هەموو پۆستەرەکانی ڕکلامی بەرنامەکانەکە چاوی هەمووتان ماچەکەم لە ماڵاوای ناخۆشتر نییە بە دیارەکەی ئامینەم سوورەگوڵی ئەردەڵان قاسمی خۆشەویست ماڵاوایتان لێکەین هەموو ڕۆژێکتان پڕ بێ لە گۆرانی و موزیک دوور بن لە قەیران و دوور بن لە نەخامەتی و لە کۆرۆنا و نەخۆشی و ناخۆشی زن وقتا ديلم غايم جيني ليليم زن وقتا ديلم غايم جيني ليليم وديار ليلى بيرحم مايليم وديار ليلى بيرحم مايليم تاكي وق ما يزنون ويلي هردايم بيم تاكي وق ما يزنون ويلي هردايم بيم تاكي غمزادي باياري يزايم بيم تاكي غمزادي
گەڕیان